کەوێت ناتوانم بە قوڵی و کاریگەرتر لە فکر و ڕوانگەکانی تێبگەم. دەستنیشانیشی کردو ئامانجەکەی لە بەشداری کەمپینەکە کە بۆ ئەم هۆکارە دەگەڕێتەوە و هیوای خواستۆ بەبێ هیچ ڕێگریەک بتوانێت ڕێبەرۆجەلان ببینێت. ستێر هەروەها جەختی لا پێویستی ڕخساندنی هەلومەرجەکانی بەنگەوازێکی ڕێبەرۆجەلان کردووەتەوە و دەشڵێت وایەندەی تورکیا، کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە چارەسەری یەکسانی و دیموکراتی بڕەخسێندرێت. لە دوای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان لە باکووری کوردستان ژنان بە ئامانجی ڕێنسانسی ژن دەستیان بە خەبات کردووە و پێشەنگایەتی پرۆسەی ئاشتی دەکەن. لە کۆنفرانسی پەرلەمانتارانی ژنانی کورد بۆ یەکێتی نەتەوەیی ژنانی پەرلەمانتار لە چواربەشی کوردستانەوە بەشداریان لە کۆنفرانسەکەدا کرد و پرسەکانی ژنان و بانگەوازی ئاشتی و ڕۆڵی ژنان لە پرۆسەکەدا تاوتوێکرا. لە بەشداربووانی کۆنفرانسەکە چالاکوانی تەفگەری ئازادی ژنان تەژە ئەو پەرلەمانتاری هەدەپە گۆڵسەری یەڵدرم جەختی لە گرنگی یەکێتی ژنانی کورد و تێکۆشانی هاوبەش کردەوە وتی ئەم هەنگاوە دوا کەوتووە بەڵام هەنگاوێکی زۆر گرنگە. دەبێت ئازارەکانی چواربەشی کوردستان بە بەرپرسیاریەتی هاوبەش و هەڵویستێکی هاوبەش هەڵسەنگێنرێت. هەروەها ئاماژەی بە ڕاگەیاندراوەکەی ڕێبەرۆجەلان کردو سەرنجشی خستە سەر ئەوەی کە ئایدی یەکێتی نێوان کوردان پێویستیەکە کە دەبێت دوان نەخرێت. گۆڵسەر یەڵدرم ئاماژەی با لە سێدارەدانی ژنانی کورد لە ئێران کردووتی وەک پەرلەمانتارانی ژنانی کورد لەسەر ئەوە قسەمان کرد کە لە بەرامبەر ئەمەدا خاوەن هەڵویستێکی چۆن بین چونکە ئەمە تەنها پرسی ئێران نییە و پرسی تەواوی گەلی کوردە و لە کۆتایی قسەکانیشی داوتی هیوامان هەیە بەڵام هیوا بەس نییە لە پرۆسی ئاشتیدا و دەبێ ڕێخستن خەبات و یەکێتی فراوان بکرێت و ژنان پێشەنگی ئەم پرۆسەیەن. نیهاد شاهین کە ماوەی 30 ساڵە زیندانی کراوە و لە ئێستا لە زیندانی تێکرداغدایە دەبوایە لە 4 ئایاری ئەم ساڵ ئازاد بکرایە بەڵام بە پاساوی خراپی دۆخی تەندروستی لەلایەن لێژنەی ئیداری و چاودێریەوە ڕێگری لە ئازادکردنەکەی کراوە. زانراوە لێژنەکە بە پاساوی ئەوەی کە نیهاد شاهین و توێتی بۆ ئەوەی بە ناسنامەی کوردیەتی خۆمەوە بژیم 30 ساڵە قوربانیم داوە و لەم پێناوەشدا واژۆی لەسەر پەشیمان بوونەوە نەکردووە بە شێوەیەکی میزاجی ئازادکردنەکەیان دواخستووە. لێژنەکە دۆخی تەندروستی دەرونی شاهینی بە نەرێنی داناوە و هەڵسەنگاندنی نوێی بۆ بەردانی دواخستووە بۆ چواری کانونی یەکەم. لە شاری دۆیسبۆرگی ئەڵمانیا 36مین فەستیڤاڵی هەڵپەڕکەی کوردستانی لە 7 تا 8 حوزەیران ئەنجامدرا و 34 گروپی فولکلۆری لە ئەڵمانیا، فەڕەنسا و سویسرا بە ئامانجی پاراستنی کەلتوری کوردی و بڵاوکردنەوەی بەشداری پێشبڕکێکە بوون. لە نێو ئەو 19 گروپەی کە ڕۆژی شەمە نمایشیان کرد هەڵپەڕکەی سیپان ئامارە لە شاری هەمبورگ پلەی یەکەم و کۆمان نۆدەم لە کێل پلەی دووەمی بەدەستهێنا و سەرکەوتن بۆ کۆتایی. لە کۆتایی ڕۆژی یەکشەممەشدا گۆڤەند ئار بە هەڵپەڕکەی هەرێمی چەولی پلەی یەکەمی بەدەستهێنا و گۆڤەند سیپان ئاماراش لە کۆڵن پلەی دووەمیان بەدەستهێنا. دیاری توێژینەوە بەخشرایە گروپی بێریوان و هەروە خەڵاتی تایبەتیش بەخشرایە ئەکریم دمێر لە دامەزرێنەرانی گۆڤەندی سیپان ئامارە. چالاکیەکە بە هەڵپەڕکێ و ئاهەنگگێڕان تاوەکو درەنگانی شەو بەردەوام بوو پاش ئەوەش کۆتایی هات. میدیا جیهانیەکان لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکانی شاندی ئەمریکا و چین لەبارەی چەند پرسێکی نێوانیان ڕایانگەیان کۆبوونەوەکان لە ئێستادا لە دووەم ڕۆژی خۆی لە شاری لەندەنی پایتەختی بریتانیا بەردەوامە. سەرۆکی ئەنجومەنی ئابووری نیشتمانی کۆشکی سپی ڕایگەیاندووە کە ئاماژەکان بەو ئاراستەیەدا دەڕۆن کە ئیداری ترامپ گۆمڕۆک لەسەر هەناردەی چین بۆ ئەمریکا کەم بکاتەوە و بەرامبەر بەوەش چین بڕێک زیاتر کانزات دەگمەنەکان هەناردەی ئەمریکا بکات کە لە پیشەسازی ئەلکترۆنیدا بەکاردێن. هەروەها بە پێزانیاریەکان ئەنجامی کۆبوونەوەی لەندەن کە گریمانەی نزیک بوونەوە لە ڕێککەوتنیان لێ دەکرێت بووە تا هۆی دابەزینی نرخی زێڕ و بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا.
دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت با بەڕێوەچوونی گەڕی نوێی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران ڕایگەیاندووە گەڕی شەشەمی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران ڕۆژی پێنجشەممە 12 حوزەیرانی 2025 لە مەسقەتی پایتەختی عۆمان بەڕێوە دەچێت. هەروە دەشڵێت ئێران ئامانجی پیتاندنی یورانیۆمە و ئەمە لای ئەمریکا بە هیچ شێوەیەک جێگەی قبولی نییە. هەروە ترامپ دەڵێت ئێمە چاوەڕێی پێشنیاری ئێرانین بۆ گەیشتن بە ڕێکەوتن و بەرپرسانی ئێرانی ڕایانگەیاندووە لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا وەڵاممان بۆ ئەمریکا دەبێت. جاماژەیە 5 گەڕی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران با نێوەنگەری عۆمان لە مەسقەتی پایتەختی عۆمان و ڕۆمای پایتەختی ئیتالیا لەم ساڵدا بەڕێوەچوو. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا. Burada mühim olan siyasi yöntemi öne çıkarmaya hükümet var mı yok mu? Kanı durdurmak istiyor mu istemiyor mu? Kürt halkına bazı yasal güvenceler vermek istiyor mu istemiyor mu? Demokratik yolu açıyor mu açmıyor mu? Ulusal varlığımızı kabul ediyor mu etmiyor mu? Eşitçe, kardeşçe ve barışçıl bir yolda ilerlememize imkan verecek mi vermeyecek mi? Kısaca demokratik tarzı, siyasi tarzı esas alacak mı almayacak mı? Bu sorulara belli cevaplar verilecekse biz ateşkes sonuna kadar da